کۆڵبێرت کینگ نووسەر و ڕۆژنامەنووسی ئەمریکی سەرۆک دۆناڵد ترامپی با ڕەگەزپەرستی و هاندانی پۆلیس بۆ بەکارهێنانی هێز لە دژی خۆپیشاندەران و دەستگیرکراوان تۆمەتبار کرد. کۆڵبێرت لە وتارەکەی لە ڕۆژنامەی واشنگتن پۆستدا دەڵێت دڕندایەتی پۆلیس بە تایبەتی بەکارهێنانی هێزی زیاد لە پێویست لە دژی ڕەشپێستانی سڤیل بە درێژایی چەندین دێونەوە دیاردەیەکی نەریتیە لە ویلایەتە یەکگرتووەکاندا. ئەوەش بە ئاگاداری سیستەمی دادوەری و سزاکان بووە، بەڵکو بابەتەکە گەیشتووەتە ئاستی داکۆچی لەسەرکردنی لە سەردەمی ترامپدا، بۆ ئەوەش چەند نمونەیەکی لە پشتیوانی ناوبراو بۆ دڕندایەتی پۆلیس باس کردووە. نووسەر ئاماژە بەوە دەکات کە ترامپ لە وتەکەیدا کە ڕۆژی 28 تەمموزی 2017 لە بەردەم ئەفسەرانی پۆلیسی کۆلێژی سۆفۆلک لە لۆنگ ئیلاندی نیویۆرک پێشکەشی کرد جەختی لەوە کردەوە کە پێویستە دڵڕقانە لەگەڵ دەستگیرکراوەکاندا مامەڵە بکەن. ئەو ئامۆژگاریانی ترامپ لەلایەن ئەندامانی پۆلیسەوە با چەپڵە ڕێزانی گەرم پێشوازی لێکرا. ئەوەش چرای سەوزی ناوبراو بوو بۆ پۆلیس کە هێزی زیاد لە پێویست بەکار بێنن لەگەڵ دەستگیرکراواندا. ئەوەش بڕیارێکی نابەرپرسانەیە و پێچەوانەیە لەگەڵ پیشەیی بوون و ڕێزگرتنی یاسا کارپێکراوەکاندا. ترامپ ڕوبەڕووی ڕەخنەی توندی کۆمەڵی نێودەوڵەتی سەرۆکانی پۆلیس و بەرپرسانی جێبەجێکردنی یاسا بووەوە لە سەرانسەری ئەمریکادا، ئەوانەی کە کار دەکەن بۆ دروستکردنی متمانە لە نێوان پۆلیس و ئەفریقی ئەمریکیەکاندا. هەر بۆیە بەشی پۆلیس لە سۆفۆلک لە تویتێکدا ڕایان گەیاند ئێمە هەرگیز لە ئازاردانی دەستگیرکراوان خۆش نابین و لە داهاتووشدا هەر بە هەمان شێوە مامەڵە دەکەین. چەند ڕۆژێ لەمەوبەر ترامپ و دەیان ملیۆن کەس ئەو گرتە ڤیدیۆیەیان بینی کە دوو پۆلیس بە توندی پاڵیان بە پیاوێکی پیری 75 ساڵەوەنا کە دواتر دەرکەوت ئەو کەسەیەکێکە لە بەرگریکارانی ئاشتی و مافی مرۆڤ و ناوی مارتن گۆگینۆیە لەو ڕووداوەدا بە توندی سەری بەر شەقامەکە کەوت و لە هۆش خۆی چوو. کەچی پۆلیسەکان لە بری بەهاناوەچوونی لێی دوورکەوتنەوە و هاوڕێکانیشیان ڕەهایان کرد تا خوێنێکی زۆری لەبەر ڕۆیشت. کەچی ترامپ لە تویتێکدا لەبارەی ڕووداوەکەەوە ڕایگەاند مارتن گۆگینۆ بە هێزێکی زیاتر لەوەی پاڵی پەیوەندرا کەوتە سەرزەوی. بەوەش ترامپ بەبێ بەڵگە ناوبراوی تۆمەتبار کرد بەوەی بۆی هەیە یەکێک بێت لە ئەندامانی بزوتنەوەی ئەنتیڤا و ویستوێتی پۆلیس پەلکێشی ئەو ڕەفتارە بکات. کۆڵبێرت کینگ ئاماژە بەوە دەدات کە ترامپ لە چوارچێوەی بەخشینەوەی ئەو تۆمەتەدا بەبێ بەڵگە دەیەوێت تیۆری پلانگێڕی پەرە پێبدات بە ناشرینکردنی قوربانیە پیرەکە لە پێناوی پاراستنی پۆلیسە خراپەکارەکاندا. هەروەها ئاماژە بەوە دەدات کە ترامپ ئەم هەفتەیە ئاماژەی بە بەکارهێنانی گازی فرمێسک ڕێژ کرد لە خۆپیشاندانەکانی مینیاپۆلیسدا و بە دیمەنێکی جوانی ناوبرد. نووسەر ڕەخنەی توند لە هەڵبژاردننی شاری تۆڵسای ویلایەتی ئۆکلاهۆما دەگرێت کە ترامپ دیاری کردووە بۆ یەکەمین کۆنگرەی هەڵبژاردننی دوای داخستنە گشتیەکان بە تایبەتی دوای ئەم ناڕەزایانەی کوشتنی فلۆید کە ئەمریکای گرتووەتەوە. بە تایبەتی شاری تۆڵسا گۆڕەپانی خراپترین ڕووداوی ڕەگەزپەرستانەی خوێناوی ئەمریکا بووە کە لە ساڵی 1920دا بانگەشەکارانی سەروەری سپی پێستان قەسابخانەیەکیان تێدا بەڕێوە برد کە سەدان کەسی تێدا کرانە قوربانی. دوجار کینگ دەڵێت مادەم ترامپ چێژ لە بەکارهێنانی گازی فرمێسک هێنەر دژی خۆپیشاندەران وەردەگرێت و هانی مامەڵەی خراپ لەگەڵ دەستگیرکراواندا دەدات، نامۆنیە کە لە شوێنێکدا ئاهەنگ بگێڕێت کە دڕندانەترین کاری بانگەشەکارانی سەروەری ڕەگەزی سپی تێدا کرابێت.